دەریا ڕێکخراوی دەریا بۆ دەستەبەرکردنی زانیاری و ڕۆشنبیری بۆ کەم ئەندامان و دابڕەوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا. لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی ناوی کتێب خەرەندی مەرگ نووسینی کاکەمەم بۆتانی. ئەم کتێبە لە 47 لاپەڕەی قەبارە بچووک لە ساڵی 1992 لە هەولێر چاپکراوە. نووسەر پێشکەشی ئەکا بەنەوەی کوردی سەدەکانی داهاتوو، خوێندنەوەی شەیدا عەلی، کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. بیرخەرەوەیەک لەو کاتەوە کە شۆڕشی مەزنی ئەیلول هەرەسی هێنا، خێر و بێر و مرۆڤایەتی لە تەک خۆیدا کێش کرد. ئەسپی چەموشی تەماحی سڵتان بەلەسە بوو، وتە و کردەر و بیر پاکی پێشێل دەکرد. گەڕی کینا ئابلوقەی کوردستانیدا، دەمی دۆزەخی خەرەند کوردی هەڵ ئەلووشی. ڕۆڵە بێوەفاکانیش کوتێکی دەستیان بوون. زۆر لە قەڵەمە کاسە لێسەکان سەلاوەیان لە دیداریان ئەدا، کۆڕەکانیان بە تاڵی دینار پێکەوە گرێ ئەدا، بەسەر 1001 ناوی دەستکردی سڵتاندا هەڵیان دەدا. ناو بەرهەمی نەزۆکیان لە نەعلەتی مێژوو شەتێک ئەدا. چەندەهای وەکو منیش لە ناو جەرگەی بازنەیاندا بێدەنگی سەرخافلەی ژیانیان بوو. کێ ئەڵێ لە قۆڕکردنی ڕاگەاندندا بێدەنگی هەڵوێست نییە؟ لە پڕا گڕی کینە بەناو خۆیدا تەقینەوە. دنیای بێ ئەمەکیشی هەژاند، شەوی دەیجوور سەری هەڵدا، تاریکستان بەرپا بوو، نەدیترا بوو نەبیسرا بوو. بێدەنگیم لە پرێسکەی ساتەکاندا گرێدا. بە بەرچاوی سڵتان ڕاگەاندنی قەڵەمە چۆکداداوەکانەوە بیرم دڵم لەسەر خوانی بڵێسە هەڵگرت. تارای فرمێسکی خوێنینم بەسەردادا، کڕنۆشیم بۆ هەڵەبجەی شەهید برد. لە تەک شیر ژەهری دەمی ساوایەکی دایک خنکێنراودا، لە مەچەکی پەکخراوی قوتابیەکی ژیری ژەهرکراودا یەکترمان خواردەوە. لە ماوەی 4 ڕۆژدا بە خەتی خۆم 33 چیرۆکی زۆر کورتم نووسی، بە ناوی ئاشکرای خۆمەوە بە 24 دانە بڵاوم کردەوە. وا ئێستا وەک شایەدێکی زیندوی ئادەبی بەرگری بێ دەستکاری دەیخەمەوە بەردەمتان. هیوامە شەرەفی ئەوەندەم هەبوو بێ چەند ساتێکی نامۆیی مێژوویی نەبراوی هەڵابجەم تۆمار کردبێ. هەولێر ئابی 1992. براکانم ببورن، جڵۆپێ فرمێسکی چاوی ساوەکانتان، پارسەنگی گڕ و خوێنی هیرۆشیما و گشت تاوانەکانی تری شارستانیەتە. ئەمڕۆ هەر ئەوەم پێکرا تابلۆی چەند کردارێکی مرۆڤایەتی کۆتاییەکانی سەدەی 20م بگرم کە لە دشتان داکرا. هەولێر 27 تاسی ئاداری 1988. ژانی پاش 7 ساڵ وجاخکوێری هەراسانی کرد، بەڵام بووی نەسەلماندن کە لە باری برن. تا ڕزگاری بوو پەکی کەوت. لە ترسی کارەساتە ژەهراویەکەش کەسی بە دەورەوە نەما. لە کۆریا گریان، لە دایک، لە قەفرتێ، ساوا، لە باتی شەکرا و وشیر ژەهری نۆشی. لە چاوەڕوانی بێهودەی گۆتۆدا بە تەنیشتێکەوە دەمیان پێکدادا. توانای لانگ بەشاندا دانی نەما، نەشی وێرا بوەستێ، ژەهر سیەکانی بەئاخنێ. لە شەڵاژاویشیدا وەبیری نەبوو دەریهێنێ. دەسترازەی بێشکەکەی گرد، لە دوای خۆی کێشی کرد، بەڵام جێی نەهێشت. تەقەی قاچی لانێلایەی سەرەمەرگینەوەی زیندەوەری شار بوو. دایکی جارس کرد و دەرهەمی وەرگرت. خەیاڵاوی بیری سەوزی مناڵ بەرەو دوکان هەڵفڕی. تراویلکەی شتەفرە شیرینەکان بەرسنگی لێکاوی دەکرد. لە بەردەم دوکاندار دۆش داما. کوڕم، ئێستا ئەمە ناچێ. مناڵ لەم بەزمە نەگەی، بیری ئەکردەوە پەلاماری چیدا. تۆزی ژەهراوی دوکانداری دەرئەپەڕاند، پەلاماری شتەخۆشەکانیدا. دەست شل هێز کە نەفت هیچی نەگرت. ڕەشایەوە
ئارزوش لە تەکیا ڕما. بە زەبری کلی ژەهراوی چاوەزیتە ئاسکیەکانی کوور بوون. برۆ و برژانگ هەڵوەرین، بەدەم ئازاری جەرگ بڕاوە هاواری ئەکرد. شار کار کوێر بووە، نوچیدا بەسەر لاشەی دایکی ڕما. گیانی ونبوونی ڕاوەشان، تەقەلایەکی بێ ئەمەل بوو، سەری هەنسکی خستە سەر مەمکی چەقی. پێش ئەوەی گلەیی بەخەبەر بێنێ، بەفری بەرخۆر ئاسایی توایەوە. دەستە سڕی تەڕ لەسەر دەمولود بە هەڵەوداوان لە هەوای ژەهراوی دوور دەکەوتەوە. مناڵێکی 2 ساڵەی جێماویش لەو سەرەوە بە شوێن کەسوکاری داگریا. لە دوورەوە ڕۆی ئەو وەرگێڕا، لێی نزیک بووە، خۆی لە گریانی گێل کرد. ڕوبەڕووی یەکبوونەوە، دڵی داخورپا. وەستا پێکەوە گریان، مۆڵەتی گریان کەم بوو، مردن لەسەر تێز بوو. مناڵی لە باوش کرد، کەوتە ڕاوی ڕاکردن. شاری نامۆی شەڵەژا و دڵە کوتێ هاوار چاو فرمێسکاویە پڕقینە ترساوەکان لە ئاسمانی تەڵخ و مەرگ بڕابوون. مریشکنی هەر سێ ساوای هەڵلەرزیوی لە بن باڵینە بەدەم بەکردار خۆی لە دەوریان گێڕا. مەرگی ژەهراوی زایەندی ئەهریمەند بوو، لە گیانیدا نامرگی ڕۆڵەکانی دی. بەسەریاندا تلیسایەوە، هەناسە قورس بینایی تاریک زمان شکا بوو. هەر تەمای دیتنەوە ئەو کچەی بوو کە بێسەر و شوێن لە قوتابخانەوە فڕێندرا بوو. دنیای تەراویلکەی سەرەمەرگ بەژن و باڵای کچی نیشان ئەدا، تا ڕاخەنە هەر دەستی درێژ ئەکرد و پڕ بەدەم گازی ئەگرت. ئەوسا پێک شاد بوونەوە، سەرگوزەشتەی مەرگیان بۆ یەکتری ئەگێڕایەوە. هەر یەکێک درەوشایەوە بەلادا دەکەوت، زمانی خنکانی دەرئەهێنا، چاوی لە کێلەکانی دوکان دەبڕی و دەنگی لە تەسبیحە ئەبڵەقەکەی بەرئەدایەوە. کێل کەم دەنگە تەسبیح لە بڕان، مردن هەر کۆمەڵ دەبوو. ئەویش دڵتەنگتر کە چاوی مەرگی ژەهراوی خۆی زەق بووە. تەواوی تەسبیحەی لە دەست کەوت، هەموو بڕا. دەنگی چەکی هەمە چەشنەی بەیانی، گۆڕینی دەستە و دائیرەی پاشنیوەڕۆژ باری سەرشانی سووک و گوزەرانی خۆشتر نەکرد، بۆیە دابوویە گێلی و وەدەستی لە کاری هەڵنەگرت. گەرەکی بوو پارەکەی حەڵال بکە. دەنگی تۆپ توایەوە، فڕۆکەکان سەر لە نوێ وەرینەوە. بەنابەدڵیەوە خۆیدا پەنا، کەدی لە باتی ڕیزە بۆمب بە تۆزی مێشک کوژ دەبارێنێ. واقی وەرما پێکەنی تا دیدی. سەدەی مەرگ فراندیشی بڕوای نەکرد. پشتی چەماوەی ژێرباری قەیسەری کردبووە نیشان، هەموو هەنگاوی هەناسەی پشووی سوارتر ئەکرد. کۆڵەکەی دانەئەنا، تەنگە نەفەسی زامی ڕۆڵەکانی بەسوێی هێنایەوە. گریا، بارەی دانەئەنا، گێژ بوو، پارایەوە شەرمەزار نەبێ و بە سەلامەتی بگەینێ. لێشاوی بەرە و ژێر و بەرە و ژووری خەڵکی لالۆیان ڕاماڵی. کۆڵ کەوت، خۆی بەسەردادا، تا ژەهری گیان دەرهێنەر لە شوێن خۆی متی نەکرد، نەبزوت. بەیەکیەوە نابوون، لێیان ڕاما بوو. لە بەردەم ئاوێنە خۆی ڕوود کردبەوە، سەیری قژی ڕەشی درێژ و خاو و مەمکی قیت و بەژن و باڵای خۆی کردبوو، بەڵام فەرامۆشی نەهاتبوو. دیسان کەلوپەلەکەی تاقی کردەوە، بە پیزەوە لە ئاوێنەی خوڕی. لەم نەورۆزەدا چێ گرەوی جوانیم لێ ئەباتەوە. کرداری خۆی شەڕ ڕستەکەی کەرت کرد، شێت و بەلەسە بوو. کەس نەیزانی لە نەورۆزدا کێ بەخۆی گرت. لاوانی شار شەیدای بەژن و باڵای بەرزی ئاودامان داپۆشراوی، لێوی ئاڵا و برۆی پەیوەست و چاوی ڕەش لە چکراوی بوون. پێش ئەوەی سڵاوی نوێژی ئەسر بداتەوە، هەناسە و سنگی تۆز باران کرا، پەکی کەوت. لە ئێش و ئازارە بیری دۆڕاند، شێت و لێوە بوو، کەوتە کۆڵانان. لە حەزرەتە خۆی ڕوود کردەوە، تەواو ڕوود بووەوە، کەس نەیدەپەرەژە ئاوڕیشی لێ بداتەوە. دیوەخانی بەگۆڵ دەبدەبە مۆم چلچرا ڕازاندەوە، تا یادی نەورۆز و لەدایکبوونی پێکەوە دێ کلیلی شاردەوە. خرپە و کڵپا، هاوار و گریان، زەرداوی تاڵ کلیلەی پێدەرێنا. لە ژوورەوە پیرۆزبایی هەردوو جەژنی لە خۆی کرد، تا ژەهرگیانی دەرنەکرد، چاوی لە ژووری ڕازاوە هەڵنەگرت. چاوی لە کۆڵانی لای باخی میر بڕی بوو، خەیاڵاوی نامەکەی بەسەر ئەکردەوە. دنیای عاشق وا لە خۆی ئاڵاندە بوو، تا ژەهر سینەی سینساخ نەکرد، هەستی بە ئازاریش نەکرد. هاوار و ڤیراع و
ڕاکڕاک لە شوێنی خۆی نەی بزوان. خۆشەویستە شەڵەژاوەکەی نزیک بووە، نامی دەرهێنا، قاچی کێش کرد پێش ئەوەی بگاتە دەستی بەدەما کەوتن. نامەکەش بای ژەهراوی دەیخوێندەوە. هۆگری بەرخۆڵەکە ببوو لەگەڵا دەکرد، ئەویش بۆی دەهەر سەر پاشوو کە گەردەلوولی ڕۆ و زەرە شارستانیەتی هەڵکرد. بینەقاقا بەرخۆڵەی گەمارۆدا بردیە شەوە مەرگ، لەوە پتر خۆی نەگرت کرد تا حەوشگیر نەبوو، لاشەکەی لە باوش کرد. ئەمیش گێژ بوو، هەناسەی سوار بوو، نوجی بەدەما کەوت. چلا نێرگز باخەکەشیانی پلیشاندەوە. ئەوەندە پلیشەکەی خۆش دەویست شەویش لە باخەڵیا دەینوان، بۆیە کە چاوی بە لینگە فرتێ کەوت تووڕە بوو. خۆی لە دەستی باوکی ڕاپشڕاند، بە فیغانەوە تەرمی پشیلەی ژەهرکراوی لە ئامێزگرت، بەدەم گریانی فرمێسک و خوێنەوە کۆڵانەکەی تێی کرد. پرسیاری لە چەکدار و بێچەک ئەکرد، بۆ شاری مەرگ بە کردەر وەڵامیایەوە. هەر بە تووتکی فێریان کرده بوو ڕێزی ناسیا و بگرێ، نەک بە پیادە، بە سواریشیان نەوەڕێ، بۆیە خەریک بوو حەپینی بیر بچێتەوە. بەڵام لەو ساتەوە فڕۆکەکان مەرگیان بەخشی، گەماڵەکە سەری بەرز کردەوە وەڕی. ڕاکردوەکان لێی دەکەوتن، هەر دەوەڕی لێیان دەدا، سەری دانەدەگرت، هەر ئەوەڕی لە حەپە نەکەوت تا ژەهری مەرگ چێن لە پەلوپوی خست. پێش مردنیش بە ناومێدی لە ناخە ئەوەڕی. ئەو سەگا هار و برسیانەی لە کارەساتی هیرۆشیمای نوێ ڕزگاریان ببوو، نەک هەرسکی خۆیان دەگوشی و توخنی کەلاکەکان نەدەکەوتن. پاش 2 ڕۆژانیش هیچ کیان لە دەرەوە بێگانەیان بدیبایە، بەوەڕین و هێرشیش دڵی تۆڵەیان دانە ئەمریکایەوە. ڕاویان دەنان، پەلاماریان دەدان، لا مردووی شاریان دوور دەخستنەوە. ڕووی قیناوی لە ئاسمانی مەرگی ژەهراوی بڕی بوو، بە هەڵەوداوان شەقامی ئەبڕی. هیوا و سامانی لە دەوری ئەو ساتە دەگێڕا، لە تەک مناڵانیدا بخنکێ. پشووی هەڵمان و هەناسە سواری ڕاکردن سینگی شوژنە ژۆرتر کرد. مابووی بگاتەوە ئارامگەی مان و نەمانی. پاکی کەوت، زەرد هەڵگەڕا، شل و خاو بەدەما کەوت. سەری تەزی و بەر شووسەش کەوت، ئازاری نەبوو. خەڵکاسایی لە ترسی مەرگ ڕێی عەبابەیلەی نەگرت. سەرگۆڕی خێزانی تاکە هیوای بوو، باوش بە لاشەی ونجر ونجر کراوی شەڕەت تۆپیا و بکاو، چاوی لێکنێ، ڕێگە دوور، مەنزڵ قوچ، ژەهر دوژمن، چاو کز بوو، توانا شڕ بوو، بینایی لێڵ، ئاوە سەخت. ساتمەی کرد، خۆی گرتەوە، کەوت هەڵنەستایەوە، خشا دەستی بەر کێلێ کەوت، بەسەریا ڕما. بە ترس و گریان بێهیوایی شۆژناژۆری ژەهراوی مەرگەوە بە کۆڵی دادا بوو. نەرمەغار بەرەو دەرەوەی شار ئەیفراند. زوو هەواڵی ئەپرسی، نەنکەش دەپاڕایەوە، جێی هێڵی و خۆی دەربازکە، بەڵام گوێی ڕەحمی لە ئاستیا کەڕ بوو، لە نەرمەغار نەکەوت. زۆری مابوو بازنەی مەرگ ببڕن. تەنکە شل بوو، بەلادا کەوت، داینا کۆڵمەزەردەکانی ماچ کرد، خۆی لە دەور گێڕا، لەژێر پایە پاڵ کەوت. دووجارەکەی تر ئاسایی هەر فڕۆکەکانی مەرگی ژەهراوی دی. زانایانە دەنگی خەڵکیدا، پەلاماری چاکەکەی دایەوە، ڕاپەڕی، بە پەلە دەرپەڕی، بەرەو بەرزی هەڵزنا. تاشوورەی هەوای مەرگی بڕی، هەناسەی سوار بوو، ئەو بە چاویە هاتە خوارەوە، گێژ بوو، شنەی شەماڵی هەوای پاک سیەکانی دەردا. هاتەوە هۆش خۆی، ڕاست بووە، ئامادەی کاری نوێ بوو. هەر تۆزێ مەرگ چێنی دوای فڕۆکەی خوای تاوانی دی، با هەڵەوداوان خۆی بە مزگەوتا کرد. میکرۆفۆنی دەستی مەلای فڕاند، لە باتی بانگ و قەربەل فەرەج هاواری بۆ دانیشتوان برد. لە باتی بانگ و قەریبەل فەرەج هاواری بۆ دانیشتوان برد. مەرگی سوورە ڕاکەن، هەڵۆیانی بەرز بفڕن، پەککەوتە تەڕپۆش بن. مەلا بەم قسانە قاڵس بوو، پاڵی پێوە نایەوە، خستی. بەدەم میکرۆف سندنەوەوە بۆڵەی هات، وەلبە شتی وا لێرەدا ناوترێ. تەکیە نشینەکان بەدەم ڕاکردنی سەرفیرازیەوە شاڵاویان بۆ دەروێش برد. خۆت ڕزگارکە، بە دەستی تەسبیح و دەمی زکر و تەهلیلەوە بێ هەڵوەستە وتی، ئەوە خوا نەیکا نابێ. دنیای زەردی ڕەشەبە پشووی هەڵماڵی تەکانیدا، زەوی تاتە شۆری بەرین بوو. ژەهر سینەی داپۆشی،
تەزبیحی 101 دەنکی لە دەست کەوت، داری کلۆر ئاسایی ڕاقەنا، سەری بە بەرماڵی تەنیشتی کرد، چاوی ڕۆ و ئاسمان ئەبڵق بوو. هەر بەیانی دیاری کوڕە کۆنە سەربازە قاچ بڕاوەکەی کڕی. بەدەم گەڕانەوەشەوە سەری لە هاوڕێکانی دایەوە، یادی قاچ بڕاوانە و لە مردن ڕازگار بوونیەتی وەرن. کەمێکی مابوو بەیەک بگەن، وەیشومی وێرانە ماڵ بە ئاسمانە پەرشکرا، تەکانیدا گەشتە سەرینگانی دیاری وەرگرت، بەڵام بۆ هیچیان هەڵ نەدەپچڕا. نەیدەویست هیچ ساتێکی 4 ڕۆژ پشووی بە فیڕۆ بڕوە، شەوی لە ڕۆژ مارە کرد. لە بەرەی باشووری جەنگەوە سەدەها هیوای لەگەڵ خۆیان بار کرد گەڕایەوە. چاوی ماندووی پێڵووی وەنەوزی بە دار و دەوەن و بەرد و خاکی گەشایەوە، خۆی لە دەوریان گێڕا. لە ماڵ بوو هەموو شت قەڵب بووەوە، مەرگی ژەهراویش بەسەریاندا پرێژێنرا، باوەشیان بەیەکا کرد، گشت خێزان بوونە یەک تۆپەڵ پێکەوە توانەوە. بە ئۆتۆمبیلی تێلبەندەوە بە پەلە دەگەڕایەوە، بەندەکانی تریش لە دەستی بەردانی دوژمن دەرباسکە، ئەوسا چارەی ماڵ و مناڵی بکە. لە زەڵم بە زۆر وەستێنرا، بەڵێ شوناسنامی کردداری بای پولێ بوو، فڕۆکەی مەرگیان نیشاندا، دۆش داما، حەپەسا هاواری کرد، گریا، خۆی لە قڕۆلیتەوە وەردا. چارە نەبوو، چاوی ئەسترینی لە گیانی بێتاوانی ژن و مناڵی بڕی کە بە دوای فڕۆکەکان کێش ئەکران. لە چەند ساتێکدا قڵیشایەوە، پێوانەکردن قەڵب بووەوە، چاوی ترس و قینمان لە ئاسمان بڕی، نێر و مێ مرۆڤ و ئاژەڵ ڕۆژاینە ناو یەکەوە، سەر بەرەو ژوور سەر بەرەو ژێر بێهودا ڕامان کرد، شەرم باری کرد، ناموس بەربەرەڵا بوو، یەکە یەکە تلیساینەوە، پڕ دەمیشمان تفی تاڵ و زرد بوو. چاکەکەی شاردەوە، لە پەنایەکی تونی حەمامی خۆی حەشاردا، بیری لە ڕێگەی بەرهەڵستکردنی دوژمن ئەکردەوە، تا سوپا شاری دەسێنتەوە، تەنگە نەفەس تەلی بیرکردنەوەی قرتاند. سەری بردە دەرەوە، پتر هەناسی سوار بوو، ڕەشایەوە، بیری هاتەوە کە چۆن خۆی لە ژەهر بپارێزێ، بەڵام نە جاجم و نە بەتانیەی تەڕ هەبوو، نە ئاوی تەڕکردن. تەتەرەکان گەڕانەوە، هەموویان هەر یەک بروسکەیان لێدا، کە بروسکەکان گەشتن بێبڕوایانە وتیان ژەهرکاری لەمانیش کردووە. تەتەری تریان نارد، لە گەڕانەوەیاندا هەمان بروسکەیان لێدایەوە. ڕۆژنامەکان ناچار بە مانشێت نووسیان، لە بەهاری شاری ژەهراوکراودا گوڵێ بەسەر چڵەوە نەمابوو، هەر بە خونچەیی شەقیان بردبوو، گەڵاکانیشیان لە ژێر پێی خنکاوەکانە خامۆش بوون. بەدەم دەورکردنەوە لە عەنەبەوە بەرەو شارۆچکەیان دەگەڕایەوە، قسەی مامۆستای بەبیر هاتەوە، تا بۆ خۆمان نەبین بە پێخوستیانەوە دەچین. سیپارەی قەت کرد، زۆری بیر کردەوە، هیچی هەڵ نەکڕان، لەپەڕ دەنگ ڕەنگ کردار یەکیان گرت، ژەهری کوژراویان باراند، بەختیاری توایەوە، تاڵی بەپا بوو، بەدەم پێکدادانەوە مەبەسی مامۆستای بۆ ڕوون بووەوە. بە چنگەکڕێ بەسەر گردەکەدا هەڵزنا، دەستی لە کێلی مەزارەکە گیر کرد، زەلیلانە ڕایوەشاند، ماچی کرد، لێستیەوە، پاڕایەوە، هاواری بۆ گۆڕەکەی برد. سکەکەی کوڕ بێ، هەر کوڕ، قاچی خلیسکە، دەستی ترازە، بنچکێکیش نەبوو بیگرێتەوە، خۆی و کوڕە لە بارچووەکەی لە بن گردەکە دیتەوە. پەلە بوو، جێپەنجەی سەرکەوتنەکەی بینی، پێش ئەوەی خۆی بگۆڕێ فیلمەکەی لێدا. ڕووی ترسا و دەمی پڕهاوار، شین و شەپۆر، چاو بێ دەسەڵاتە هەڵپڕاوەکان، تۆزی ژەهراوی پشت فڕۆکەی دەریاچەی خوێن، دیمەنی جوان و دڵگیری بە فڕۆکەوانەکە بەخشی، ترسناکترین وێنەی ڕادەگرت، بە پێکەنینەوە لێی ڕائەما، ئەوەندە پێکەنی تا فرمێسکی شادی بە چاویدا هاتە خوار. لەسەر شەرەفی زاڵبوونی پاش نیوەڕۆی بە شانازیەوە وێسکی تازەی هەڵپشڕان، فیزی بەسەر ئاوێنەی بەردەمیدا کرد، گوێی دڵ پڕ لە قین و ڕقی لە دەنگ و باسی هەندەران گرت. پێی خۆش بوو کە کارەکەی یەکەم باس بوو، گاڵتەی بەخۆ کوشتنی فڕۆکەوانەکەی هیرۆشیما هات، کە ژمارەی شێت و کوژرا و بریندار و دەربەدەرانی بیست خەریک بوو ڕادیۆ بشکێنێ. ڕاپەڕی، تفی لە ئاوێنە کردوتی هەر ئەوەندە قەشمەر.
بیسەری خۆشەویست، کۆمەڵگەی مرۆڤ لە هەر شوێنێکی دنیا بێت بە هەموو گروپ و کەس و تاکە جیاوازەکانیەوە کۆمەڵگەیە. هەموو بەش و پێکهاتە مرۆیی و کلتوریە جیاوازەکانی پێکەوە پێکی دێنن. بەم مانایە کۆمەڵگەیە بە هەموو پیر و مناڵەکانیەوە، بە هەموو ژن و پیاوەکانیەوە، بە هەموو هەبوو نەبووەکانیەوە، بە هەموو دەسەڵاتدار و بێدەسەڵاتەکانیەوە، بە هەموو لەشساغ و لەشناساغ، بە هەموو نەخۆش و کەمەندام، بە هەموو بەند و ئازادەکانیەوە، بە هەموو خوێندەوار و نەخوێندەوارەکانیشەوە هەتا دوایی. لە هیچ شوێنێکی دنیادا میلەت و گەلێک نییە کە تەنها لەوانی ئەوڵ پێکات بێت و هەموو ئەندامەکانی لەشساغ و ئازاد یان خوێندەوار و بەدەسەڵات بن و ئەوانی تر تەنها بارێکی گران و کێشەیەک بن کە بە شێوێکی کاتی تووشی کۆمەڵ هاتبن و چاوەڕانی چارەسەر بن هەتا کۆمەڵگە بگەڕێتەوە دۆخی ئاسایی و ژیانی تەندروستی خۆی. بارێکی ئاسایی و ژیانێکی تەندروست کە جگە لەوە هەم لە هیچ شوێنێکی واقعدا وجودی نییە. لە کۆمەڵگەی ئێستای مرۆڤدا کەمەندامان بە هەموو جۆرەکانی کەمەندامەتی مێشکی و جەستەییەوە بەشێکی گەورە کاکاتە نزیکەی یەک لەسەر 10 دانیشتوانی سەر زەوی پێک دێنن. لەم ڕێی دنیادا ئەمە ژمارەیەکی ترسناکی لێ دەرەچێت کە نزیکەی 600 ملیۆن کەس لە دانیشتوانی سەر ئەرزەکات. لەمەش زیاتر لە هەر یەکێک لە کۆمەڵگە جیاوازەکانی دنیادا نەخۆش و پیر و دابڕاوەکانی تری بەشێکی گەورە و جێی سەرنج لە دانیشتوانی پێک دەهێنن. ئەگەر جگە لە کەمەندامی جەستە و نابینا، جگە لە نەخۆش و لەوانەی کە لە ڕووی عەقلیەوە کەم ئەندامن نەخوێندەوارەکانیشی بۆ زیاد بکەین، ئەگەر جگە لەمانە جێنشینانی سڕبووی ئەو دیوشیش و پەرژینی زیندانەکانیشی لەگەڵ حساب بکەین، ئەگەر ژمارەی هەموو پیر و کەنەفت و چاوکزبوو لە شلاوازەکانیشی بخەینە سەر، ئەگەر ئینجا دانیشتوانی هەموو دەهاتە دوورە دەستەکان و هەژاران و هەموو کەسانی ئاوارن و بەناچاری لە جێی زێدیان هەڵ ئەپچڕدرن بخینە ناو بێنەکەوە، دوجار تێ ئەگەین لەوەی کە ئەو بەشەی کە بە هەر هۆیەک لە هۆیەکان لە کۆمەڵگەکان دابڕاون ڕەنگە بگاتە ئاستێک کە زیاتر بێت لەو بەشەی تر کە لەبارێکی ئاسایی ژیان و نۆرمی کۆمەڵدا ئاژی. ئەو کات دەرەکەوێت کە لە ژیانی دابڕاوەکانی کۆمەڵگەدا جگە لە لایەنەکانی پێویستی ژیان و مان و تەندروستی جەستەیی، ڕەهەندەکانی تری ژیان و بوونی کۆمەڵایەتی، کولتوری، دەرونی و هەروەها ئابووری و سیاسی تەواوی کۆمەڵ بایەخێکی کوشندە و داوای پێداچوونەوەیان ئەبێت. ڕێکخراوی دەریا هەموو ئەمانی پێکەوە ناو دابڕاوان، ئەمانە ئەو بەشەی دانیشتوانی کۆمەڵن کە بە هەر هۆیەکەوە بێت دابڕاون و لەبیرکراوە و بێبەشن لە هۆیەکانی زانیاری و کولتور و فێربوون، لە سەرچاوەکانی داهات و خزمەتگوزاری، وەروەها لە فرسەت و هەلی یەکسان بۆ خۆپێگەاندن و بۆ جێڕانی ڕۆڵێکی کارە و بەسوود لە ژیانی ئاسایی کۆمەڵ و لە پێشخستنیدا. لای ڕێکخراوی دەریا دابڕاوەکان ئەو کەس و گروپانن کە پێویستیان بەوە هەیە پرد و گرەیان بۆ دابین بکەین تا جارێکی تر ببەسترێنەوە بە سەرچاوەکانی کولتور و زانیاری بە خزمەتگوزاری و فرسەتی یەکسان و لەو ڕێگایەشەوە بە ڕیتمی ئاسایی ژیان و پێشکەوتنی کۆمەڵەوە. بایەخی یەکەمینی ئێمە بۆ کولتور و زانیاری لەوەوە هاتووە کە کولتور و ئاگایی و زانیاری و پەروەردە بە تایبەت لەم ڕۆژگارەی دنیادا سەرچاوەی یەکەمین و هەرە گرنگی خەمڵینی ئازادەکانی مرۆڤ، گەشەی تواناکانی و دەرکەوتنی بەرهەم و شوێندەستەکانێتی لە هەموو بوارەکانی داهێنان، ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیدا. بۆیە ڕێکخراوی دەریا کارەکات و تێئەکۆشێت بۆ ئەوەی پرد لە نێوانی دابڕاوەکان و سەرچاوە و هۆیەکانی زانیاری و کولتور و فێربووندا دووبارە دروستکاتەوە.
ڕێکخراوی دەریا لەسەر ئەو بنەما و بنچینەیە کارەکات کە ئەو کاتەی خەڵک ناتوانێت وەلای کولتور بچێت و لە نێوان تینوێتی ئەوان و سەرچاوەکانی زانیاری و زانست و فێربووندا پچڕاویەکی نەویستراو دێتە ئاراوە. ئەو کاتە کولتور و زانیاری و هۆیەکانی فێربوون پێویستە خۆیان بچنە لایەن و خۆیان جۆگەلایەن لە خۆیان بۆ هەڵبەستن تاکو ئەوانیش وەکو باقیاتی دانیشتوانی کۆمەڵ فێر ببن و پێ بگەن دابهێنن و بەختەوەر ببن. ڕێکخراوی دەریا ڕێکخراوێکی جیهانی ناحکومی قازانجنەویستە کە لە ساڵی 2003 لە فەڕەنسا دامەزرێنراوە. بنکەی سەرەکی ڕێکخراوەکە لە شاری مارسیلای باشووری ئەو وڵاتەیە. لەو کاتەوە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا و هیتریش کردووە، لەوانە فەڕەنسا، ئەڵمانیا، نەرویج و جەزایر. ئێستاش لە کوردستاندا بنکەی هەیە و بە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی کولتوری هەڵئەسێت بە مەبەستی پێکاندنی ئەو ئامانجەی سەرەوە لە دابینکردنی سەرچاوەکانی زانیاری و کولتور و پەروەردە بۆ کەسان و گروپی دابڕاو. وەک ئاماژەشمان پێدا بۆ ئێمە کەسانی دابڕاو هەموو کەم ئەندامان، هەموو نابینایان، گشت زیندانیان و نەخوێندەواران و خەڵکانی لادێ دوورە دەستەکان و هەموو ئاوارەکان دەگرێتەوە. ناحکومی بوون و قازانجنەویستی ڕێکخراوی دەریا و ئامانجە کولتوری و مرۆیە بەرزەکەی ڕێگەی پێنادن کە داهات و باربووی پرۆژە و چالاکیەکانی لە هیچ سەرچاوەیەکی دینی توندڕە و یاخود سیاسی و مەرجفەرزکەرەوە پەیدا بکات. داهاتی پرۆژەکانمان لەو دۆنەر و پارەبەخش و خێرخوازانەوە پەیدا دەکەین. لە ئەوروپایە لە هەر شوێنێکی تری دنیا جاکەسان بن یان دامەزراوە کە بێمەبەست پشتگیری و دەستگیرۆیی کار و ئامانجی مرۆیی دەکەن. نزیکەی 2 ساڵە ڕێکخراوی دەریا لە کوردستاندا بنکەی هەیە و بە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی ڕۆشنبیری هەستاوە بۆ خزمەتی کەمەندامان و نەخوێندەواران. لەوانە بەڕێوەبردننی چەند کۆرسێکی زمان و کۆمەڵایەتی و ڕۆژنامەگەری بۆ کەمەندامان. یەکێک لە پرۆژە گەورە و بنچینەیەکانی ڕێکخراوی دەریا کتێبخانەی دەنگیە بۆ نابینایان و نەخوێندەواران. کتێبخانەی دەنگی دەریا لە ڕاستیدا سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2002، ئەو کاتەی کە بۆ یەکەمین جار لە هەموو کوردستاندا یەکەمین کتێبخانەی دەنگیمان دامەزراند لە سەنتەری یەکێتی نابینایانی کوردستان لە سلێمانی و لە هەندێکی تر لە شارەکانی کوردستان، لەوانە ناحیەی باوەنور لە نزیکی کەلار، کتێبخانەی گشتی قەزای ڕانیە و هەروەها سەنتەری یەکێتی نابینایانی کوردستان لە شاری هەولێر. هەروەها ئەو پرۆژەیە لەو کاتەدا لەگەڵ چەندین هاوکاری تر دامەزرێنرا، لەوانە لانێ مناڵانی کوردستان، کۆمەڵەی ڕۆژ بۆ کەمەندامان، سەنتەری گەنجان لە سلێمانی و هەروەها ڕۆژنامەی هاوڵاتی. ئێستا ئەم پرۆژە مەزنە دووبارە تازە ئەکەینەوە بە شێوازێکی مۆدێرن. ئەم پرۆژە گرنگە لەسەر بنەمای پێویستی بە زانیاری بۆ خەڵکانی دابڕا و دامەزراوە. لەم پرۆژەیەدا لەگەڵ ئەوەش کە ئێمە گەیاندنی چێژی زانست و ئەدەب و خوێندنەوە بە نابینایان و نەخوێندەواران و دابڕاوان مەبەستێکی یەکەم و سەرەکیمانە، لە هەمان کاتدا ئەو ڕاستیە گرنگە ڕەچاو ئەکەین و بناغی یەکەمی کارمانە کە بۆ ئەوان بەدەستهێنانی زانیاری و فێربوون بە پلەی یەکەم مەسەلەی پێویستیەکی بنەڕەتیە بۆ دەرچوون لە نەزانین، نەک تەنها وەرگرتنی چێژ. بۆیە کە بم کارە هەڵدەستین هەوڵمان داوە سەرەتاکانی پرۆژەکە بە پێی توانە زۆرترین بوارە جیاوازەکانی زانیاری و ڕۆشنبیری بۆ خوێنەرانی یان با بڵین بۆ جۆگرانی دابین بکات، نەک تەنها یەک ڕەنگی کولتوری بگرێت. بڕاشمان وایە کە خوێنەر و بیسەری کتێبخانەکە تەواوی نابینا و نەخوێندەوار و پیر و چاوکز و دابڕاوانی ترن لە هەر شوێنێکی کوردستان یان لە هەر جێیەکی دنیادا بن. بۆیە خۆمان لەوەش لاداوە کە بابەتە تۆمارکراوەکان وەڵام دەرەوە و فەراهەمکەری خواست و حەزی تەنها توێژێکی دیاریکراو بن لە نابینەیان و نەخوێنەواران هەتا دوایی. ڕەنگە بەم شێوەیە ژمارەیەکی باش
لەو خوێندەوار و چاوساغە بەڕێزانەش کە لەوانەیە ئارەزووی تاقیکردنەوەی چێژی گوێگرتن لە بابەتێکی خوێندراوە بکەن، حەزی خۆیان لەسەر سیدیەکانی ئەم کتێبخانە بێوێنەیە بدۆزنەوە. کارەکەی ئێمە بریتیە لەوەی کە لەلایەن ستافێکی زۆر باشی خوێنەری بەتوانا و لەلایەن ژمارەیەک لە نووسەر و خوێنەری خۆبەخشی بە ئەمەکەوە کتێب و بابەتەکانی تر تەرجەمە دەکرن لە دەقی نووسراوەوە بۆ دەنگ. اینجا بە شێوازێکی مۆدرن و ڕێکوپێک تۆماریان دەکەین و ئایان خەینە سەر سیدی و دوجار ئەم سیدیانە ئەگەیەنینە دەستی هەموو ئەو کەسانی کە ئێمە پێیان ئەڵین دابڕاوەکان دیارە لە هەر جێیەکی کوردستان بن، هەر لە نابینایان و لە خوێندەواران تا کەسانی پیر و پەککەوتە کە ڕەنگە بیناییان کز بووبێت یاخود تااقەتی کتێب بەدەستەوە گرتن و خوێندنەوەی ڕاستەوخۆیان نەمابێت. و لە ڕاستیشدا ئەم کتێبخانەیە هەروەکو لە پێشترەوە وتمان دوجار سوودی ئەبێت بۆ هەموو کەسێکی چاوساغیش کە وەک شێوازێکی تری چێژی ئەدەبی و خوێندنەوە ئەتوانێ گوێ لە بابەت و کتێبەکانی بگرێت، چ لە هێمنی ماڵەکانی خۆیاندا کە بە دیار خواردنەوەی پیاڵەیەک چای ئێوارانەوە سەفەری خەیاڵ لەگەڵ دەنگە نەرمەکانیدا بکەن، چ ئەو کاتانش کە لەناو ئۆتۆمبێل و سەفەرە ڕاستەقینەکانی خۆیاندا پەنا بۆ دەنجی ئارامی سەرسیدەکان بەرن تا بڕێک لە جەنجاڵی و ماندووی ژیان و کاریان کەمتر کاتەوە. ئەم پرۆژەیە تا ئێستا زۆر چۆتە پێشەوە. ئێمە زیاتر لە 100 کتێبمان تۆمار کردووە و سەدانی تریش بەدەستەوەیە لە پلانی 500 کتێبی یەکەمینی کتێبخانەکە. هەروەها ژمارەیەکی زۆر لە بابەت و وتاری هەڵبژاردە لە ڕۆژنامەکانی ئەم سەردەمە تۆمار کراون کە خۆیان لە 5,000 دانە ئەدەن. ژمارەیەک لە کتێبی منهەجی خوێندن بۆ قوتابیانی نابینا تۆمار کراون و بەردەوامین لە تۆمارکردنی ئەوانی تریش. پرۆژەیەکی تری تایبەت و خۆشەویستی کتێبخانەکە دەستکردنمانە بە خوێندنەوە و تۆمارکردنی زۆربەی وتارەکانی زۆربەی گۆڤارە کوردیەکان، هەر لە گەلاوێژ و بەیان و کاروان و ڕۆشنبیری نوێ و نووسەری کوردەوە تا ئەگاتە گۆڤارە هاوچەرخەکانی ئەم سەردەمەمان لە نمونەکانی ڕامان، هەنار، سەردەم، زانستی سەردەم، ڕەهەند، ئایندا هەتا دوایی. بەشێکی بەرز و پڕبایەخی تری ئەم پرۆژەیە بریتیە لە خوێندنەوە و تۆمارکردنی کلاسیکیەکانی ئەدەبی کوردی، هەروەها هەندێک پرۆژەی تایبەتی تر لەوانە خوێندنەوەی ئەنسیکلۆپیدیای کوردی. لیستەکە درێژە و ئەم پرۆژە مەزنە بەردەوامە، ئەگەرچی تواناکانی ئەم ڕێکخراوە بەقەت پێویست زۆر نین، بەڵام خەڵکانی دڵسۆز و خۆنەویست کاری تیادا ئەکەن و خزمەتێکی بێوێنە ئەگەێنن. پێویستە بە خۆشحاڵیەوە ئەوە بڵێم کە ئەم پرۆژەیە لە بنەڕەتدا یاریدەی مادی بۆ دامەزراندن و قۆناغی یەکەمی لەلایەن بەشی یاریدەمرۆییەکانی وەزارەتی کاروباری دەرەوەی فەڕەنساوە بۆ دابین کراوە کە جێگەی ڕێز و سوپاس و پێزانینێکی زۆری ئێمە و هەموو سودمەندانی پرۆژەکەیە. بیسەری بەڕێز، ڕێکخراوی دەریا بەردەوامە لە چالاکی و پرۆژەی کولتوری بۆ خەڵکانی دابڕاو. کتێبخانە دەنجەکە بەردەوام پێشەکەوێت و ژمارەی ئەو کتێبانەی کە جار لە دوای جار ئەیگەێنێتە دەست و بەرگوێی نابینا و نەخوێنەوار و خەڵکانی دابڕاوی تر بەردەوام لە زۆربووندایە. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی مرۆڤانەی کولتوری زۆر گرنگ و بەنرخە، پرۆژەیەکی خێرخوازی قازانجنەویستە کە لە ئەمڕۆوە پێویستی بە یاریدەی هەموو کەسێک و بە دڵسۆزی ئێوەی بەڕێزە لە هەموو ڕوویەکی مادی و ماناییەوە. دەستگیرۆیی تۆی بەڕێز بە پێشکەشکردنی کتێبێک یان بە هەر شێوازێکی تری یاریدەی مادی یان مانایی بەشداریتە لە کاری پیرۆزی گەیاندنی زانست و زانیاری بە هەموو ئەو کەسانی لێی بێبەشن. دەستی تۆیە لە ڕووخاندنی دیوارەکانی دابڕان و پەنجەی تۆیە نیشانە بۆ ڕێگەی ڕاستی پێگەیشتن و داهێنان بۆ ئازادی و بۆ ژیانی پڕ لە کەرامەتی بەشێکی گەورەی کۆمەڵگەکەت دەکات. ڕێکخراوی دەریا و هەموو کارمەندانی هیواخوازن کە پرۆژەکانی ئەو سوود و قازانجە بگێنن کە تەنها مەبەستێتی. لێرەدا پێویستە ئەو ڕاستیە بنچینەیە دووپات بکەمەوە کە ئەمە پرۆژێکی کولتوری و خێرخوازی قازانجنەویستە، بۆیە کۆپیکردنەوەی ئەم بەرهەمانەی ئێمە یان بەکارهێنانیان بۆ هەر مەبەستێکی بازرگانی و قازانج پەیداکردن
دژی پرۆژەکەیە وە کارێکی نایاساییە کە ڕێکخراوی دەریا لێپێچینەوەی یاسایی خۆی بەرامبەر دەکات. لەگەڵ ڕێز و سوپاس دامەزرێنەری ڕێکخراوی دەریا فەریدون حەسەن عەبدوڵڵا.